لە کۆی ساڵەکە 124 کەیس تۆمار کراوە لە نووسنگەکانی ئێمە، یەک حاڵەتی سووتان و دوو حاڵەتی خۆسووتانمان هەیە. لە کۆی 124 کەیسەکە 183 دۆسیە داخراوە، 11 هەواڵە کراوە، 30 دۆسیەش لە لێکۆڵینەوە بەردەوامە. لە کۆی ئەو 124 دۆسیەیە 121 تۆمەتبار فەرمانی گرتنیان هەبووە. لەو 121 توانیمانە 111 تۆمەتبار دەستگیر بکەین، تەنها 10 تۆمەتبار ماوە دەستگیر بکرێ. ئەو 10 تۆمەتبارەش بەهۆی ئەوەی کە سنووری دانیشتنیان سنووری خەزای کۆیەنی لە دەرەوەی سنووری کۆیە لە ڕێی دادگاوە لە ڕووی ئیداریەوە نووسراومە ئاراستەی ئەو شوێنی دانیشتنیان کردن بەستی دەستگیرکردنی و ئامادەکردنیان لە دادگای کۆیە. بەڵێ ئەگەر سیرکەین لەگەر ساڵی ڕابردوو ئامارەکان جیاوازێکی ئەو توین یا دەکرێ برین لە یەک ئاستایە، بەڵام جیاوازی لە جۆرەکانی کەیسەکان هەیە.